لیستی موچە کاراکرا و هەفتەی داهاتوش موچە دەدرێت. ئەمڕۆ دووشەممە 7 شوباتی 2025 سەرچاوێک لە وەزارەتی دارایی هەرێمەوە ئاشکرای کرد ناردنی لیستی موچەی مانگی شوبات دواکەوتووە. سەرچاوەکە لەم بارەیەوە ڕایگەیان لیستی موچەی مانگی شوبات لە ڕێگەی سیستەمی پەیڕۆڵ چەند ڕۆژەکە کاراکراوە و تا کۆتایی ئەم هەفتەیە ئامادە دەکرێت. وتیشی ئەوانەی مۆڵەتی بێموچەیان هەیە و دەست بەکار دەبنەوە بۆ مانگی شوبات زیاد دەکرێت. ئەو سەرچاوەیە زیاتر ڕوونی کردەوە وتی ئەوانەی مۆڵەتی بێموچەیان هەیە یان لە مۆڵەتی دایکایەتیدان و لە مانگی شوبات دەست بەکاربوونیان هەیە موچەی خۆیان بێکێشا وەردەگرن، چونکە پێشتر لیستەکانمان بە وردەکاریەوە بە دارایی فیدراڵ داوە کە ئەوانە دەست بەکار دەبنەوە و بەغداش ڕەزامەند بووە. هەفتەی پێشوو هەرێم داهاتی نانەوتی ڕاداستی بەغدا کرد و راپۆرتی خەرجی و داهاتەکانیشی بۆ مانگی یەک ئامادە کردووە کە پێی دەوترێت میزان مراجعە، بۆیە ئەوەی ماوە ناردنی لیستی موچەیە تا یەکشەممەی هەفتەی داهاتوو. سەرچاوەکە وەشی زیاد کرد تا هەفتەی داهاتوو موچەی فەرمانبەرانی عێراق دەدرێت و دواتریش بە یەک گوژمە پارەکە ڕەوانەی هەرێم دەکرێت. بە پێی قسەی سەرچاوەکە هەر لە هەفتەی داهاتوودا پارەکە دەگاتە هەرێم و دابەشکردنی موچە دەست پێ دەکات. وتیشی بەهۆی ڕەمەزانەوە هەوڵ دەدرێت دابەشکردنی موچە خێراتر بکرێت لە عێراق و هەرێمیش سوودابەشی دەکات.